سڵاوتان لەبێت. ئەمڕۆ باسی خۆپشاندانەکانی ئێرانتان بۆ دەکەین کە دژی دابەزینی بەهای تمەن و زیادبوونی هەڵاوسان پێینایە ڕۆژی سێمەوە. بەرپرسانی باڵای وڵاتەکە ناچار بوون ڕێکاری خێرا بگرنەبەر بۆ کۆتاهێنان بە ناڕازایەتیەکان کە بەشی زۆریان خاوەنکار و بازرگان و کاسبکارانن. 3 ڕۆژە لە تاران، ئەسفەهان، مەشهەد و چەند شارێکی دیکەی ئێران بەشێک لە کاسبکاران دوکانەکانیان داخستووە ناڕازایەتی بەرامبەر خراپبوونی دۆخی ئابووری و دارایی دەردەبڕن. بەهای تمەنی ئێرانی بەرامبەر دۆلاری ئەمریکی نزمترین ئاستی تۆمار کردووە. هەڵاوسان ڕۆژ بەڕۆژ لە بەرزبوونەوەدایە. ئەم دابەزینە مێژووی تمەن گۆڕانکاری لە باڵاترین دامەزراوەی دارایی وڵاتەکەدا کردووە. ڕەزا فەرزین سەرۆکی بانکی ناوەندی ئێران دەست لە کارکێشانەوەی پێشکەشی سەرۆکی کۆماری وڵاتەکە کرد بە گوێرەی ئاژانسی میهریش ناسر هیمەتی شوێنی دەگرێتەوە. حکومەتی تاران لە پێناو هێورکردنەوەی دۆخەکە ناچار بوو لەسەر ئاستی باڵا بە فەرمی دانبەبوونی قەیرانێکی قورسی دارایی و خراپی بژێوی ژیانی خەڵکدا بنن. مەسعود پزیشکان سەرۆک کۆماری ئێران، محەممەد قالیباف سەرۆکی پەرلەمان و فاتیما موهاجرانی وتەبێژی حکومەت لەو بارەیەوە پەیامیان هەبووە. مەسعود پزیشکان لەبارەی ئەم دۆخەوە دەڵێت هەموو ڕۆژێک نیگەرانی بژێوی خەڵکم. لە دوای ئەو محەممەد قالیباف دەڵێت بەرپرسان بە پەلا وەڵامی داخوازیەکانی خەڵک بدەنەوە. هەروەها فاتیما موهاجرانی دەڵێت دەبێت دەوڵەت دەنگەکان ببیستێت و یارمەتی دەربێت بۆ چارەسەرکردنیان. بە گوێرەی ئامارە نافەرمیەکان بەهای تمەن نزمترین ئاستی مێژووی تۆمار کردووە. $100 ئەمریکی گەیشتۆتە زیاتر لە 13 ملیۆن و 400 هزار تمەن. ناڕەزایەتیەکانی ئەم 3 ڕۆژە گەورەترین ناڕەزایەتین لە دوای خۆپشاندانەکانی ساڵی 2022 ئێران کە بەهۆی کوژرانی ژینە ئەمینی سەری هەڵدا. تاران لە پاڵ ڕێککارە یاسای و داراییەکان بۆ بڵاوپێکردنی خۆپشاندانەکان لە هەموو ئەو شارانەی ناڕەزایەتیان تێدایە هێزی بڵاوپێ کردووە.